دەرجەیەکە بێگومان ئێمە لێرە جوانترینەکانمان هەڵبژاردووە و عەرزیەکەین. سڵاو لێبێ حاڵە تۆش بێ سڵاوە تۆش بێ بەخێر بێ سەرچاو باشم. ئەم ڕۆژە لێ پیرۆز بێ. زۆر سپاس دەکەم مەمنون. ئەم ساڵیش بە هەنار بەشداریتان بەڵێ ئەم ساڵیش بە هەنار بەشداریمکان کردو بە ساڵی پێنجەیمی. هەنارەکەتان هی کوێیە چ جۆرێکە؟ هەناری حەمەوخانە و جۆری ساڵەخانیە. دەرەجەیەکە؟ دەرجەیەکە. وعدیەوە ئەی شازی هەنار پێشکەش بە ئامادە بووان و سەردانی کەرامکەی؟ بێگومان ئێمە لێرە جوانترینەکانمان هەڵبژاردووە و عەرزیەکەین. باشە چی ترتانەیە بێچکە؟ هەنارمان هەیە و ئەو شتانی لە هەنار پێگێت و کۆڕ و بەنار و دەنگی هەنار و شەربەتی هەنار. هەمووی هەر خۆتان دروستان کردووە؟ بەڵێ بێگومان. زۆر سپاس دەکەم. بڕیارە 3 ڕۆژ ئەم فێستیڤاڵە بەردەوامی هەبێت و لەمڕۆوە هەتاوەکو ڕۆژی شەممە کە 3ەم ڕۆژە فێستیڤاڵەکە بەردەوامی دەبێت